المؤسسات الجديدة تقوم على العلاقات المدنية. لە دوای گرێدانی کۆنگرەی ئاشتی دۆستانی ئیسرائیل لە هەولێر کاشەپۆلێکی ناڕازی بەرفراوانی فەرمی و نافەرمی لە سەرانسەری عێراقدا لێکەوتەوە. حکوومەتی هەرێمیش بێئاگایی خۆی لە بەستنی ئەو کۆنگرێ ڕاگەیاند و لەژێر گوشاری ڕای گشتیدا بڕیاری لێپرسینەوەی لە ئەنجامدەرانی ڕاگەیاند. بەستنی کۆنگرەی ئاشتی لەگەڵ ئیسرائیل کە وەزارەتی ناوخۆی هەرێم لە ڕوونکردنەوەی یەکەمیدا بێئاگایی خۆی لەبارەیەوە ڕادەگەێنێت جێگەی پرسیارە. ئاگادار نەبوونیان لە کۆنگرێکی لەو شێوەیە کارەساتە. ئەگەر ئاگادارە و لەژێر گوشاردا دەڵێت ئاگادار نییە کارەساتەکە گەورەترە کە پرسیاری زۆر هەڵدەگرێت. ئەو کەسایەتی عەرەبانی لە چەندین پارێزگای عێراقیەوە هاوکات هاتبوونە هەولێر چۆن هاتبوون کە هەمووان دەزانن تەنانەت گەشتیارانیش بۆ هاتنە ناو هەرێمی کوردستان بە چەندین فلتەردا تێدەپەڕن و هەروە سانا نییە. ئەگەر پاساوەکە ئەوەی ئەوانە عێراقین و هەرێمی کوردستانیش بە پێی دەستور بەشێکە لە عێراقی فیدراڵ، ئەی بە پێی زانیاری ڕووسیای ئەمڕۆ دەبێت کوڕی شیمۆن پێرێز چۆن لەو کۆنگرێدا بەشداری کردبێت. دەکرێت لایەنی پەیوەندیداری ئەمنی ئاگاداری نەبوو بێت. لە هەولێر و هەرێمی کوردستاندا لەسەر نووسینی تویتێکی تۆڕی کۆمەڵاتی چالاکان و ڕۆژنامەنووسان چەندین ساڵ بە زیندانی سزا دەدرێن. چۆن دەستگامنیەکانی حکوومەتی هەرێم ئاگاداری بەستنی کۆنگرە لە یەکێک لە ئوتێلەکانی هەولێر نین کە ڕۆژانە لەلایەن هۆبەی تایبەتی ئەمنیەوە میوانە ئاساییەکانی چاودێری دەکرێن. قەوارەی زایۆنستی دەیان ساڵە چاوی لەسەر کێشەی کورد بۆ بەکارهێنانی وەکو کارتێکی بەرژەوەندیەکانی لە ناوچەکەدا. شلۆمۆنیک دیمۆنی ئەندامی مۆساد لە کتێبە بەناوبانگەکەی مۆساد لە عێراق و وڵاتانی دراوسێ باسی بوونیان دەکات لە کاتی شۆڕشی ئەیلولدا هۆکارەکەی لە چەند خاڵێکدا کورد دەکاتەوە. یەکەم بەکارهێنانی کورد وەکو کارتی گوشار بۆ سەر سوپای عێراق کە هەمیشە لە جەنگەکانی لەگەڵ ئیسرائیل کاریگەر بووە. دووەم بەکارهێنانی کورد بۆ کۆچی ئەو جوولەکانی لە ناوەڕاست و باشووری عێراقدا بوون. سێم قایلکردنی کورد بەوەی ڕژێمی پاشایەتی ئێران خیانەتیان لێ ناکات. خوێندنەوەی سەرکردەکانی کوردیش ئەوە بووە مادەم ئیسرائیل خاوەنی لۆبیەکی بەهێزە لە ئەمریکا، واشنتۆن ڕێگە نادات حەمەڕەزا شا پەهلەوی پشتگوێیان بخات. بەڵام لە دوای ڕێکەوتنی 6 ئاداری 1975 ئەو خەونەی سەرکردەکانی کورد بووە بڵقی سەر ئاو. لۆبی زایۆنستی بە یەک وشەیش بەرگری لە کورد نەکرد. ئەوەش ڕاست و دروست وەکو هاندانی سەرکردەکانی کورد بۆ ڕیفراندۆم لەلایەن لیژنە زایۆنستیەکەی بێرنارد هێنری لیڤی کە هەندێکیان بەو شێوەیە لە خشتە بردبوو کە ناتانیاهۆ سەرۆک ترامپی بەو شێوەیە ڕازی کردووە ڕۆژی دوای ڕیفراندۆم 34 وڵاتی جیهاندان بەسەر بەخۆی کوردستاندا دەنێن. ئەوە بوو دواتر فریدریک تیسۆی کۆنسوڵی پێشووی فەڕەنسا و ئەندامی لیژنەکەی لیڤی ڕایگەیاند ئێمە کوردەکانمان هاندا بەڵام پشتیوانیمان نەکردن. التي تنعم بالثروات المادية والطاقات البشرية. تاکەی دەسەڵاتداری کورد خۆیان دەخەنە ناو بازنەی تۆمەتەوە کە دەیانتوانی ئەو کۆنگرێ بنێرنە ئیمارات یان بەحرین یان میسر و ئوردون. بەڵام لە دوای ڕووداوی ئەفغانستان تاکەی لەوە تێناگەن ئەمریکا و ئیسرائیل بۆ خۆیان پێویستیان بە پاراستنە نەک بتوانن قەوارەی هەرێمی کوردستان بپارێزن.